ایرو مسرور بارزانی شوردار جوات آسای شهر ماکورستان پیشوازی فریق کارل هنس فریتس فرماندار اپراسیون درو فریق یورگن والمر جیگر فرماندار لشکر آلمانیا فدرالو یاسپر ویگ هماهنگکار وزارت درو هجمارک شوردار لشکری و دیپلماتیکی آلمانیا کرد. لە دیدارێکدا مەسرور بارزانی وێڕای بەگەرمی بە خێرهێنانی شاندی میوان سپاسی حکوومەت و گەلی ئەڵمانیای فدرالی کرد بۆ پێشکەشکردنی یارمەتی پشتیوانی سەربازەکانی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە لە ڕزگارکردنی زومما ڕۆڵێکی بەرچاویان هەبووە. لە دیدارەکەدا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان باسی لە بارودۆخی مەیدانی بەرەکانی شەڕ و پێداویستە سەربازەکانی پێشمەرگە و کاریگەری چەکی قورس کرد بۆ شکست پێهێنان بە تیرۆریستانی داعش. لای خوانەوە شاندی میوان ڕۆڵ و پێشڕەوەکانی پێشمەرگەیان بەرزن خاند. ئاماژەیان بۆدا کە پێشمەرگە تاکە هێزە توانیوێتی پاشەکشە بە تیرۆریستانی داعش بکات بە شێوەیەک ئێستا نەک تەنها توانای هێشتن پێشمەرگەوە بەڵکو توانای بەرگریکردنیشان لاوەستووە. لە بەشێکی دیکەی دارەکەدا گفتوگۆ لەبارەی گرنگی و ڕۆڵی مشق و ڕاهێنان بە هێزی پێشمەرگەی کوردستان و میکانیزمەکانی ئەو ڕاهێنانە کرا. باسکردن لە پابەندیە دەستوورەکانی عێراق بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕووی بودجە و دابینکردنی پێداویستی سەربازەکان تەوەرێکی دیکەی دیدارەکە بوو.